تەشریفات سایبەتە. رادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزیۆنی HD گەڕیان هاتمەوە خزمەتان لەگەڵ دوو ئوستاز، لەگەڵ دوو هونەرمەندی خۆشەویست، لەگەڵ دوو گەڕیان بێژی خۆشەویست، کاکە تەیموری گوڵ لە شاری سنەوە. یاخوا بەخێر بێ کاکە تەیموری، کاک عومەری شاوی هاوڕێی خۆشەویستم، هاوڕێی ناڵی. کاک عومەریش لە شاری سلێمانیە، بەزیتر مۆرتی پێنجۆنە با بڵێن، لە پێنجۆنی سەربەرزەوە. یاخوا بەخێر بێن، گەورەتان کردم، زۆر خۆشحاڵم. بەڕێزان سپاسی سەنتەری ئارۆکەم کە ئەمڕۆ سپۆنسەری ئەم بەرنامەی کردووە، ئەوانیش با بڵێن تەسویری ئەکەن و لە یوتیوبا دایانێن، هەست بە ڕێزە نەیتوانی ئاوا ڕاستەوخۆ سەیرمان بکە، ئەتوانێت لە یوتیوب سەیری بکە. کاگورانی مسەوەر دەست و چاوی خۆش بێ و سپاسی یەکەم ئەویش لایفی ڕاستەوخۆی تەلەڤیزۆنی گەڕیان و ڕادیۆی گەڕیانی کردوتەوە. سپاسی بێپایانم بۆ کاکە ڕێبازی خۆشەویست لە بەشی مۆنتێر، بانەخان لە پەیوەندیەکان، کاگاوبەش هەر لە بەشی مۆنتێر، هونەرمەندی خۆشەویست و کوڕە جوانەکەی ڕادیۆی میلی گەڕیان، دەست و پەنجە ڕەنجین کاکە وەلی گەرمیانی عەزیزە وەلی، یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوە. دەستخۆشی لە کاگۆرانی مسەوەرەکەم کە ئەوی شەرعینی شت بە کامێرە جوانەکەی لەگەڵمانایە و لەسەر خەتە دەست و چاوی خۆش بێت. خۆشەویستان بۆ پەیوەندیکردن 070 450 464 050 ئەمە ڤایبەر و واتساپمان هەیە بۆ ئەو بەڕێزانی کە لە کاراوگان یا لە ڕۆژهەڵاتی خۆشەویستی شەوەرەتوان پەیوەندیمان پێوە بکەن. یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاوم، خۆشحاڵتان کردم. هەڵبەتە من یەکشەمان بەرنامەم هەیە، بەزەو ڕۆژە کە هەردوو بەڕێستانم بینی زۆرم پێخۆش بوو. سپاستانەکەم، گەورەتان لە کاتی خۆتان ناوەگەم. داوای لە بردنەکەین دەدەقەیەکیش تۆزە هەتا ڕێکەوتین و بین بووین تاخیر بووین. خۆشەویستان زۆر سەرتان نایەشێن، مەچینە لای گۆرانیەکی مامەسا تەیمور، من لە خزمەتە. دوای ئەوەش تۆزە
قسە و باس و خۆ حاضر کردووە شێوەمان کرد والله قسمتان بۆ بەسەر هات ئەزانم خۆ گۆرانی ماشەڵڵا وەزا گۆرانی پێ والله بۆ بەسەر هات شتێکمان دەباشەڵە ساقڵ سەلاتێکمان کاکەوەی هەرێ سەر قولایی کاوان وەسیاتەم دیم وەسیاتەم دیم سەر قولایی کاوان وەسیاتەم دیم درەختان جەخەم چوو چاوگان چەمدیم داران درەختان کەلاغی پۆشدیم کەپووکەم دەماغ بولبول خاموش دیم کەپووکەم دەماغ تخوا عزیز گیان بلبل خاموش دیم هر خیالان شو هجرانان رو قامت شم کردن دیەکەمەی چون چەمێڵەی چوو ئەرێ لە بێکەسی وێم تۆم دانا بە کەس نەبووە کەشیایی تخوا باوانگیان نەبوونی مەکەس نەبوونی مەکەس نەبووە کەشیایی نەبوونی مەکەس یاری ئەوەڵ و ئاخری دنیا یاری ئەوەڵ و ئاخری دنیا خاقە هاوڕێکەی ئاخری ڕێگا ئەگەر لەم ڕێگا نەگەیتە فێریام بزانە بێبەش لە هەردوو دنیا یاری دوور کەوتووی تەنیاواتم یاری دوور کەوتووی تەنیاواتم تا ڕۆژێ مابم خۆم باتەماتم زۆرم خۆش ئەوێ ئەواتی دنیا ئەترسم ئاخری نەگەی تا فریا زۆرم خۆشەوێ ئەواتی دنیا ئەترسم ئاخری نەگەی تا فریا ئەترسم ئاخری نەگەی بە فریا هەر بەخۆشی ڕادێ گەڕیانی شاری سلێمانی بۆ خۆی و هاوڕەکانیان پێشکەشیان بێت تۆی لە من کرد هەر دەربەدار بێ کێ تۆی لە من کرد هەر دەربەدار بێ گیروی چوار شەمەی مانگی سەفار بێ ئەگەر مەیلەکەی جاران ها پێم بە بۆنەی کارێ سەرێ بەراولێ
ئەگەر مەیلێت هەست خۆشم مەیل من هەست ئەگەر بێمەیلی بۆم نیش خوا گەورەست ئەگەر مەیلێت هەست سەرواب ئەو ساڵە خۆ دڵاکەی منیش هەر تۆی خەیاڵە ئەگەر مەیلێت هەست هەروەک پارەکە خۆ دڵاکەی خۆیشم هەر تۆی گارەکە ئەگەر بەبێ تۆ گوڵم کان دەبێ ئەگەر بەبێ تۆ گوڵم کان دەبێ ڕۆحم خەجاڵەدم خوا و بانەبێ خوا کەیبان سەر کارسازی کارە بمان خاتۆ یەک وەک جاری جاران ئەی خوا تۆ گەورەی دەسەڵات تۆ هەست کەسێکە کەسمر بانەمرم بێکەس کەسێکە کەسم توا بانەمرم بێکەس چەند تەقان لەمدا بۆ ڕزق و ڕۆزی تەمامە چیکەم ئیمڕۆیان سۆزی یەکی ئەیفرۆشێ یەکی ئەیسێنێ عاقیبەت هەمووی بەجێمێنێ فەڵەک شەو و ڕۆژ ڕاز و نیازەکە درگای یەکێ مۆر یەکێ وازەکە درگای یەکێ مۆر یەکێ وازەکە مەگری بۆ نەبوون هەنازە بەبوون هیچیان تا سەرنین نەبوون نەبوون گەر لەم دنیادا تۆ سڵێمان بی یاک و ڕۆستەمی مازەندەران بی ببیا ئەسکەندەر یان و شیروان یاکوبی بەشای ڕووی هەموو جیهان ئەبێ شەرابی ئەجەل بنۆشی بەرگی سپی کفن بپۆشی جێبێڵی ماڵ و سەروەتی دنیا جێبێڵی ماڵ و سەروەتی دنیا بڕە بەسەر ئەوە ماڵی خۆی ناخوا بڕە بەسەر ئەوەی ماڵی خۆی ناخوا ماڵ دنیام بۆ چەست تۆ لەلام نەبی ماڵ دنیام بۆ چەست تۆ لەلام نەبی کاتی ناخۆشی هاو کەلام نەبی ماڵ دنیام ناوێت تۆ لەلام نەبی کاتی ناخۆشی هاو کەلام نەبی ماڵ دنیام بۆ چەست تەنیا بۆ شەوێ هەزای چارەکێ لای تۆی لێکەوێ هەزای چارەکێ لای تۆی لێکەوێ هەیداد و بێداد وەڕووی ناهامم من بۆ کێشێتمە کێکەوتە دامم من بۆ کێشێتم کێکەوتەمە دامم بۆ خاتری حەجی شێخی سنەرێ بەخێر قوربانە بم لا ها قژە کردم بەتە یاخوا ئەو دەمە خۆش خوا بە خۆشیەوە کاگوەلی گیان دەست و پەنجەی تۆش خۆش بێ بەڕاستی ئاڵتونیت شێعمەد ساڵم شێخە چی دوای منی دەخۆنی خۆشەویستان پەیوەندیمان هەیە کاگەحمە خۆشناوەتی بمبورە بەخوا لە بیرم چوو لە دەستپێکی بەرنامەکەی ئەمڕۆ
تۆزە مەشغوڵ بووم و پڕگوشتیشم تۆزە تەواو نییە بە داوای لێبردنەوە. کاک ئەحمەد خۆشناوەتیت بەرپرسی هەموو پەیجەکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە. سڵاوتان لێبێ باش. سڵاو لە جەنابیش کاکە ئەحمەد. قوربانی تۆم کات جەلا دەستخۆشەوە بەرنامە لێ دەکەم بە خێراتی میوانەکان دەکەم سەرکەوتوو سەرکەوتوو بن ئینشاءالله. بە قوربانە بم شارجیە. هەرچەندە بەرنامەکەش کەی خۆشی ڕزەمی لێرەوە پرسە خۆش خۆمان ئاراستی کاکی دین پێشکەشکاری بەرنامەی بێدارانی شەو بکەین بە بۆنەی کۆچی دایکی بەڕێزی. بەداخەوە زۆرمان پێ ناخۆشم خوای گەورە سەبوریان با ئینشاءالله. ئامین ئینشاءالله جێگای بەهەش بێ و سەبوری خانەوادەکەی بدات. زۆر بەداخەوە وڵی پێم ناخۆش بوو ئێستا لە دەمی تۆیە بیستم کاک ئەحمەد ببوورە. وەڵڵا من چارێک دەقەیەک پێش بەرنامەکە ئاڵم بیست. خوای گەورە لێی خۆش بێ و پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی کاکی دویست و نەماڵەکەش یەکێ. خۆشەوە بەرنامەشتان لێ دەکەم بەڕاستی گوستەدایەکی خۆش یاخکەوتو بۆ ڕێز و خۆشەویستم بۆمە برهان و کاک جەزا و بەستان و کاک ڕێبازشەیە. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد گیان تۆ برای بانی تۆ بووم کاتێکی خۆش بێ تەرکەوتو چاو خۆش بێ و سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی. خۆشەویستان لێرەوە بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە پرسەی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاکی دیسی بێدارانی شەوەکەین بەداخەوە من ئێستا زانیم زۆرمان پێ ناخۆشە و هاوبەشی خەمکی ئەگەر بم زانایە بەڕاستی بەرنامەکەمان هیچ ناکرد دەست تازە داغڵ بووین داوای لەبردن لە کاکی دیس دەکەین. خۆشەویستانە چینە لای بەرهەمێکی کا عومەر میشیاوی و ئێمەوە خزمەتکە قسمەتانە خاڵم بە پەنجەی لەسەر دانەیەکرێتەوە بە بیرە. مسافرێکی دوورە وڵاتم خۆزگا خوازن بە گوتریازە چەندین سنووری ئاڵۆزە بڕێ تا بەدارێکی کوردستانەگە تا بەدارێکی کوردستانەگە بە شوێن سێبەری خۆماگەڕێ هەتا لە باڵام جانە بێتەوە ئەتەرسم دڵم سەری هەڵگرێ بچێتە جەستەی پەیکەرێکەوە بچێتە جەستەی پەیکەرێکەوە بێوەفا تۆ بووی ژین شێواندم خەم لە دوای خەم هەبێت نەزاندم خەم لە دوای خەم هەبێت نەزاندم کەسەکەم هەردوو دنیام بوو بەڵام وەک هەورێ چۆن بەزوەی بە بەڵێنێت لە ڕێی وەفا خۆی دادا بەڵێنێت لە ڕێی وەفا خۆی دادا کەنی دەی ڕازی
ئەمەش کەپاکە بەدەستی تۆیە بێوەفا دێڵێستاکە دڵم کردبوو بە هێرانە بوون بوو بە ئاگردان شێواندن لە خۆر بڕۆ ڕێژنا لای من مەبارێ تازە بۆ دڵم بووی بە ئازارێ ئیتر نابینی بڵێم بێرەوە ئیتر نابینی بڵێم بێرەوە شەوت لە دڵما هاتە دەرەوە هەیدا دەی بێدار بەڕووی نەهام من بۆ کێشێت بووم کاک دەیمون کێکەوتە دامم من بۆ کێشێت بووم کێکەوتە دامم جاڵێن یارەکەم دڵی گۆڕیوە قیبلە مەیلەکەی لە من بڕیوە قیبلە مەیلەکەی لە من بڕیوە ڕۆژێکی سەختی پرتەم و خومار شوێن پێی من لە شار کوێرەکاتەوە ئەو ڕۆژە چیتر بۆ نامەی عاشقان ئەستێرە باران دانەکاتەوە ئەو عومرەی ڕابوو خوا کەسەکەم بوو بە ئەفسانە تاڵی شیرینی وەک مێگ وایە وەک هەتاوێکی دەمە و ئێواران چۆن خۆی شیرین کە کاکە جەلال شەوی لە دوایە چاوی نەناسێت وەک حەزیشێت هیوای وەریوە مەخوێنێتەوە بەڵام نازانێ لە پاش کۆچی من مردن کۆچی ئەو ئەنووسێتەوە مردن کۆچی ئەو ئەنووسێتەوە ڕۆژێکی وا دێ بارانی بەهار شاری سەرکێلم بشۆرێتەوە بەڵام پێی ناگرێت لە زاری عاشقان ئیلهامی شێعرم بیر بەرێتەوە ئیلهامی شێعرم بیر بەرێتەوە جاڵێن یارەکەم ڕەشی کۆچیوە قیبلە مەیلەکەی لە من بڕیوە قیبلە مەیلەکەی عەزیزەکەم لە من بڕیوە سەڵاتەوەم بەخێرێتەوە ئاشەویلا باوکم ئافەرم یاخوا دەمە خۆش بێت دەستە خۆش بێت خۆشەویستان هەر لای پێنجوێنە خۆشەویستان بۆمان شێر و پڵنگ و ئاسک و کەروێشک و حەچی شتە بکەم کوڕشتیواتان دەست ناکەوێتەوە دوای پەشیمانە بنەوە کاک گۆران لە بەریتانیاوە کاک گۆران ئەم کاتە باش بڵاو لە کاجەلالی خۆشەویست ئەم کاتەتان باش دەم و باستم چۆنە زۆر زۆر سپاس ساڵە گۆران جەنابە باشی خۆش بوو بەڕاستی دڵ و دەرومان پێکرایەوە قوربانە بم یاخوا هەر لە خۆشییا بن قوربان کاجەلا گیان ئەوە ئێستا گۆرانی کچەکەی دەچێتەوە سەر دیسان ڤای بە خەتمان خاوە داوای لێبوردنەکەین خاڵە گۆران خەتەکەمان زۆر زۆر خاوە بمان بوورە بە هیوایەوەی سەڵاقی
بمان بوورە کاک گۆرانگیان بە هیوای ئەوەی پەیوەندی بکەیتەوە داوای لە بز نەکەین بەڵێ کاکە تەیمور گیە بە تەمای کاکە ئیشەڵا لێرە بی بەخوا باوانەکەم ئەم لەگەڵ کاکە سەردار خۆشەویستە دەبێن دانیشین جارێ 15 تێژیان لە خزمەتدانە مامۆستا عومەریش برامانە و تۆ برامانای لە سەربەری مامەسەڵکی زەحمەتمان داوە پێم چەند ڕۆژە جێگەی فەخری بۆیم قوربانە ببوورە مەچمەلای ئەو پەیوەندیە نیشتیمان خان لە بەریتانیاوە نیشتیمان خان فەرموو سڵاو مامۆستا باشی سڵاو لە جەنابی ئێوە باشن قوربانە دەستان خۆش بێمان زۆر سپاس دەکەم چاو ماجەکە دەستخۆشی لە تۆ و لە کارزەدا و لە هەموو ئەو کەسانی کە زەحمەتێکن دەستان خۆش بێ سپاس دەکەم ئێمەش ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەناب و بۆ هەموو کوردانی تاراودا بە خێراتی کاک عومەری ئازیز بە خێراتی کاکە تەیمورە بەڕاستی دوو هونەرمەند زۆر ئازیز زۆر سپاس بە ناوی ئەوە جێی شانازین بەڕاستی ئێمە جێی شانازین ئەو دوو هونەرمەندە بۆ ئێمە دوو هونەرمەندی بیستی بە شەخصیاش سیوان تەمەندی ژیانە سپاس بۆ جنابێت نیشتیمان هیچ خان منێژەی ڕێز و خۆشەویستی و دەستخۆشی زیاتر وایە سپاس دەکەم نیشتیمان خان ئەگەر یەک تۆز لایفەکە کەسکەی سپاس دەکەم دەنگی لایفەکە بێتەوە بۆ من ئەفۆ یا فەرمو ئەفۆم کە بم بوورە ئێمە لە ڕێی چیەوەی ئەمان بینن لە ڕێی لایفەوەی با بڵێن بەڵێ لە ڕێی لایفەکە سەرکەوتوو بن ئیشەڵا ئێمە ژەوەی پێمان کرێت لە خزمەتانای من سپاسی ئەم دوو بەڕێزاکەم کە ئەمڕۆ گەورەیان کردم و ئەو بەرنامە جوانیان سپاس بۆ جنابێت کارێکی لەرگیان ڕێز و حرمەتم هەیە بۆ تەواوی کوردانی تاراوگا و بۆ نیشتیمان خانیش کار تەیموروازم لەگەڵ کا عومەرە ئیشێکی تازەتان کردبوو بەڵێ لە دوێنێ شەو خزمەت کاک عومەرە هەڵبەت من زۆرم پێ خۆشە لەبەرەوەی ساڵتان بۆ یەکتریە گونجێ اینجا فەرق ناکە ئێمەش خەڵکی ئەو مەنتیقەی شلێر و ناوخوانین هەردووکمان لە ئێرانەوە نزیکی خۆشمەرە زۆر ئاسا ئاوەکەی ئێمە سارد و سازگارە لەگەڵ ئێوەیە با بڵێن بۆیە بێ زۆر خۆشحاڵم کا عومەر من ئەمڕۆ زۆر سەرتان نایەشێنم با بڵێن بەس شتێکی خۆشە بۆ بازەکەم دوای ئەوە ئێمە لای تۆ هەڵبەتە وتیان جوازی کۆستەریکا هەیە کۆستەریکا ناوی دیسۆ خۆزانی پاشگەڕانی با بڵێن منیش پرسیارم کرد وتیان بە 6 دەفتەرە بۆ خۆم مەویست پێی بڵێن ئیتر خۆڕاستیەکەی بەخوا لە یاریە بیستر بووم منیژەجینا من هەر نازانم کۆستەریکا بەڵێ کە پرسیارم کرد برادەرەگەی ناوی مامۆسایە ناوی تەواوی ناڵم ڕەفیقی من وەم کا عومەرێ ڕەفیق مناڵیمان لە ئەمریکایە تیان کاکە بۆ بە مامۆسا ناڵێ هەواڵەکە بۆ بزانێ وەڵام منیش تەلەفۆن بۆ کرد کا عومەر ئاخر ئەمریکا لەگەڵ ئێرە زۆری فەرقینە هەر کردم وتی فەرموو تی خێر جەناب بۆ کەس نەمردووە وتم ناوەڵام مامۆسا گیانجا من تۆزە فرە بەڵەم پیای هاتم وتم جوازەکە ئاوایە و لە فڵان شوێنە و نازانم ئیتر زۆرم بە کورتی وت کوردی ئەویش داماوە خەوی هاو وەڵا دوایی لە ئەخیرە وتی وەڵی چی وتم ئەڵەم جوازێکی ئاوا لە کۆستەریکا بزانە پرسیارێکم بۆ بکە وتی کۆستەریکا ئەمە نەبێ یەکەم تیپە بۆ دۆڕاندن لە یاریە ئاخوتم قڕ بەسەرم جا خۆم بە تۆم زانی باڵۆزی کۆستەریکا ڕفیقتە مردوو نەبرێ لە ئەمریکا جاوە زۆر خۆش مامۆستا ناوی تەواوی ناڵم وەڵا ڕێکدام قسە وتم حتا من ماوە تەلەفۆن بۆ تۆ ناکەم وتم بە تۆ ئەوە معلومات دەی بە من کا عومەر بەسەرهاتی من و تۆ زۆر خۆشە شتێکی کا عومەرم لایە جا کا عومەر ئەمڕۆ سیروانی حەبەشوکەی بیری خستنەوە کا عومەر دایمە سپاس بۆ خوای گەورە هەزارە نێتری باتێ دەردوو بەڵامە بێت دایمە پێێتی دەسوڵڵێکی زۆر سەیریشی پێوەیە هەنی معجیبی ئەوەی ئەو ڕۆژە لە سەنتەری ئارۆ بوو نیم سەعات لەوێ بوو هەفتاییە دەش یا بە من هەتی وتم بڕۆوتی بۆ یەک دۆستی یەک دینارە پێ نامێنە هەرچی هاوەیەوەدا کابرای و کاکە بۆچی تۆ بیگرە برا تۆ خۆم حەز دەکەم تەبیعەتی وایە کاتی خۆی با بڵێن لە گەڕەکی ئێمە پاسەکانی شەیدانی ئازادی ڕێک جادە ڕئیسیەکە سەرەکەوت و ئەهاو بە بەردەمی ماڵی ئێمە و کا عومەرە ئاهاو ئیتر ئێمە ژەم پیاوە بە بەسیترین شت تووڕەمانەکەەوە نیە ڕەفیق بووی و ئەمانە وەڵا سواری پاسەکە بوو هەمومان فێرم کردم وتم بڵێن پارەی پێنی ئەمیژە قاتی کوردی ئاوای لەبەرا بوو دایمە کڵاش و تەرتیبان وەڵا سوار پاسەکە بوو تەبان پڕ بوو لە خەڵک و ئافرەت و هین کاکە و کوڕە پارەی پێ نییە دای بەزێنە کا عومەر پارەی پێ نییە وەڵا ئەمیش هەر ئاوای کرد 105 بۆ کاتە ڕێکەڵیە ئیتر هەڵیاوە نییە بۆی خەڵکەکە بزانێ پارەی پێدا نیش لە پاسەکەیان تاوان پەلەپیتکە لێ بایە تەقی
وڵات کۆمان کردەوە و بەشمان کرد تەواو تازە پارەی و هەڵیرا وڵای وارە هاتەوە تیکاکەکەەوە پارەی وتمان بۆ برا شتێکم بەنێ خۆ من هیچم پێ نەماوە ئای وتمان تۆ هەڵە ناوتی ئێوە گواتان لە من کرد بە شەرم خەریبی چۆقەکەش من هەڵم تیکاکە وەرنێکی شتێ وەرنە دەرەوە وڵا کاعمە تازە خورا ڕێز بە فرمەتم هەیە بۆ ئەو هاوڕێن ناڵیان من و کاعومەر و زۆر خۆشحاڵە کردن جان دەریاخان دەریاجاف لەکوێی ئەوروپاوە کۆستەریکا نەبێ باوکەڕ اعتراضی کشی دەریاخان سڵاو بەکەم باشی کاک جەلاجیان خانیم با قوربانم بم بورە داوای خەجاڵەتم ئەمە بوو بە نوختەیە بەسەر داوای لەبردنەکەم ئەوە نقطە لە هەموو دنیاگەر من لێم گرتی برای عەزیزی منی برا گەورەی کاکە دەریاجیان بە قوربانم چاو دەسێ ماچەکەم خۆشەویستی ڕێزسڵام بۆستە بە جوانە بە قوربانە بم برای بەڕێزی منی کاک دەریاجیان قوربان ئەوە نقطەیەکی زعف کاکە لە بەرنامەیەکی ترا بیجێڕە کێشەم تۆ نییە کێشەم جەزای سازە $1 دلاری پێیا بۆ وەڵای باوکم بێفرۆشم فەرماتم بۆ دوو بنەرمەندە بەڕێزە سڵاویان لێکەم چیان ماچەکەم بە خێراتنیانەکەم سپاس بۆ جنابێت مەمنون دەست و چیان هەر بمێنن برا گەورەی منی سپاس دەکەم زۆر مەمنونم کاکە دەریاجیان بمان بورن بەو قورئانە لۆردێکی زیاد لە حەدمان لەسەرەجا پەیوەندیەکان نایەڵن ئەوانەی تر وەرگیرن بە داوای لێبردنەوە خۆشەویستان ئەچمەوە لای کاک تەیمور کاک تەیمور خوا بم کا بە قوربانە بم کورە بەخوا من ئەبێت یەک وشە نەڵێم چکا ئێوەم دەست کەوتووە خوانە ڕێ جایتر ئیتر هیچ ناڵێم بە قوربان بەزیەمەوە لای بۆ بەسەر هاتێ کاکە خۆتۆش دەوسنە وشتە هەموو ئەم هەموو ئاهەنگوشتەکەم تۆ بڵێ بەسەر هاتێ پێ نەبێت دوایی ئەگەڕمەوە دوایی من بەرنامەکەم ناوی دیداری یادەوەری هونەرمەندانە با بڕوا مامە عەزەجیان با بڕوا بە قوربان
بە شیروایی ئەو سیا پۆشە بێ بە شیروایی ئەو سیا پۆشە تەنیا گوڵاکەی باخی ژیانم تاقە گوڵاکەی باخی ژیانم ڕۆژێ نەدبینم چاو بە گریانم بێت و نەدبینم گیانە چاو بە گریانم خۆشی ڕادیۆ گەڕیانە شارجوانەکەی سلێمانی و هاوڕەکانیان هەر خۆش بن خۆش بن. هاوار بە ماڵێم دەوڵەتی کەچم هاوار بە ماڵێم دەوڵەتی کەچم بێت و نەدبینم گیانە من بۆ کوێ بچم بێت و بار بکەی من بۆ کوێ بچم تەنیا گوڵاکەی باخی ئەبینم تاقە گوڵاکەی باخی ئەبینم دێت و سەفارکەی ئەشێوێژینم دێت و سەفارکەی یانە ئەشێوێژینم زلفی سیاد بیا شلاقم ئەگەر من مردم لە ژێرە و قشتە شەهیدی پاکم گیان جێگەم بەهاشتە ئەگەر من مردم لەسەر باڵای تۆ شەهید حەساوم توخوا پێم نەژن مردوو تەڵگا گوڵاکەی باخی ئەبینم تاقە گوڵاکەی باخی ئەبینم دێت و سەفارکەی ئەشێوێژینم دێت و سەفارکەی یانە ئەشێوێژینم یاخوا ئەو دەنگە هەر چوار پارچەی کوردستان خوار خۆش بی کاکە ئەو سێ و هەڵوژەیە بۆ جوانی نییە بەخوا دەست ڕاکێشم خۆن ئای خۆ تەپڵێک سەرم نەبێت ئەوە نەکبەتێکەکەمان بۆ هاتەوە یەک تۆز ئەو لایتوانەی بۆ هینکەن بە ئەو کارەبایە بگۆڕێ خۆشەویستان بەردەوامە بین ڕاستەوخۆ لە خزمەتانین زۆر چاکە ئێستا تەرتیبێکین ئێستا چاکێکێت کە چاکە جا ئێستا ئەگەر هین بوو سەر و لفکەشمان بنێ دەستێ لە خۆشمانەین نەنەخۆ مەسەڵم لەوە نییە تۆزە ئەمە ئاهاتێکی بۆ هێناین باوکە ڕۆیش نەمە کاکە عومەرجیان لەگەڵ تەواو بوو خێرا خۆڵانەکەین بە حەمامەکەیان باوکی باوکم ئەو نویزەمان تۆزە بۆ کسکە ئەو با ئەویاش زۆر هاتو چۆنەکەی بە قوربانە بم لەبەرم بەریدەکە کوورە سووتەی نەبڕێت بەڵێ بەڵێ چۆن خوا والله یەک کێشۆنە بەرنامەکانی من ئاوایە بە قوربانە خۆ ناوبڕمان نییە زۆر باشە خۆشەویستان لە خزمەتانە ئەبم ئەچینە لای گۆرانێکی تری کە عومەر میشاوی کاگۆلیجان ئیتیفاقێکی استراتیجی بکەن ئەگەرە شدەوە بۆ بەرزکاتەوە ئاسایی بەرزکەرەکەچ دەمێڵەی لای بەمێڵەی پێوەی کێ خانەکە هەرگیز عەشق لەبیرکەم ئەگەر ئیجازەی برا
میدیاخانمان لەگەڵ ئاخر ئەوە خانەیە میدیاخانمان لەگەڵایە لە ئەڵمانیاوە. سڵاوتان لێبێ. سڵاو لە جەنابی شوێ میدیاخان جێگەی ڕێزی. خۆش بیسپاس بە خێراتنی میوانەکانەکەم بە تایبەت کاک تەیمور زۆر زۆر سپاس دەکەم. خۆشبی دەستخۆشی لێکەم بەس ئەگەر گۆرانیەکەی لەم ئاخریا زۆر ناوبانگی هەبوو ئەو گۆرانەمان دیسان ئەم شەو جارێتر شەوێ باڵێ 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 ئەوە زۆریشیان بۆ نووسیون پێی ئەڵێن بەچاوان بەچاوان دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین دەست خۆش بە خێراتنی کاک عومەری شەکەم ئەویش دەگای ڕێزا زۆر دەنگێکی خۆش و تایبەتی هەیە دەستان خۆش بێ دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ خوشکی بەڕێز میدیاخان لە ئەڵمانیا و ڕێز و حرمەتمان هەیە بۆ هەموو کوردانی تاراوگەن. بەڵە باش کاک تەیمور بەس ئەو گۆرانیە دوای گۆرانەکەی حەزەکەم بە دوو قۆڵی ئەگەر بۆم بڵێن خۆ ئەبێ ئاساییە چکە خەڵکانێکی زۆر نووسیوێتی سپاسانەکەم ئیشکالمان نییە شکر خۆ زۆر چاکە کاکە عومەر گیان فەرموو. سروای خوشی خونچه بینم توی سروای خوشی خونچه بینم سرنج عمری دا بجینم توی ناو بهاری لالونی ارگزم کزای وارم شنای بایزم شوان دلگم ورا شراکا نازد نگاهی صبوری مدا نازد نگاهی صبوری مدا ای شمی شوان ای شمی شوان ای شمی شوان ای شمی شوان ای شمی بشون شل جرای شوان ای جیانی من توی روح و روان ای گلینک ای زمان ام گورانی باتای با گورانی ای گریان وجارناي بسر وقتي من وجارناي بسر وقتي من نابرسيلا زاري سختي من نابرسي اخو من بوتو چونم وكوريا غير هاي ندرونم بي وفايد كرشم دربارم بی وفایت کرشم دربارم من با تو مجنون سیاست دارم من با تو مجنون سیاست دارم و من پروانه پرسو تابی تو و من گیرو دی دلکم زلفی خامی تو و من گیرو دی زلفی خامی تو
شەمی شەوان ئەی شەمی شەوان ئەی شەمی بەشاو جلەجلەی شەوان ئەی ژیانی من تۆی ڕەح و ڕەوان سڵاو لە ئێوە ئوستادی گەڕیان سڵاو لەکە دەیمون سڵاو لە ئێران بەتایبەت کوردەکان عەزیزەکەم من کە دڵم پڕ گریانە بەڵام چاوم مەشکی نییە خۆ خودام گریانە لە ناخمدا لە پای چیە من دەگریم و چاوم وشکە هەرچەنەکەم فرمێز نایە خۆزگە هەموو هەوری دنیا لە ناو چاوی مندا بوایە تا تێر بگریم بۆ ئەو ڕۆژەی دەریای چاوم بوو بە بیابان فرمێسکیشم نەمایەوە فرمێسکیشم نەمایەوە تا لە چاومە بێتە باران خوایە عەشقم پێ ببەخشە هەتا چاوم ڕووناکاتەوە تا گریانم وەک مناڵ بۆ لای دایکم بباتەوە هەیارە یارە چەند ماوەیەکم لێ بگرێ سەبر چەند ماوەیەکم لێ بگرێ سەبر تا یار نەبینم تەی وریان مەمنێنە خەبر تا یار نەبینم مەمنێنە خەبر هەر کات کە مەردم کفن و دفن کرام لەو خاکە پاکە بە خاک سپێرم بە درێژایی ژیان چەلان گیان نامبینێنەوە سەیری وێنەم کە یادم کەنەوە توخوا هاوڕێیان لە یادم مەکەن ڕۆژانی هەینی دێم سەردانم کەن دیاریم بۆ بێنن تەنها چەپکێ گوڵ بۆ منیش گوڵ بووم ئێستا بووم بەگەڵ بۆ منیش گوڵ بووم ئێستا بووم بەگەڵ خەفات ناوڕەگ و پۆسمە دوشمنە شادی هەر خەمە دۆسمە شادی بێوەفا یەک لەحزەیش نەهات خەمماڵیاوە زوو زوو سەرەدا شادیم نەبینی بۆ یەک دەقیقە قوربانی خەمم جەلال دایم ڕەفیقە قوربانی خەمم دایم ڕەفیقە بۆ ڕادیۆی گەڕیان ڕادیۆیە شازی مەستی کردم بە دەنگی تەیموور نەمازی مەستی کردم بۆ دەنگە خۆشەی تەیموور نەمازی ئەوەڕێی زۆر خۆش بوو بەس ئەمە ئەڵەی ساڵی هەفتاکانە لە پاڵمە خۆش بێ بەڵایەوە تۆزە من بۆ خەڵم پرسە مۆسیقای جەڕەسی باشەرەفم ئەوەدام ناو بۆ بەیانیان وەڵا بیرم جامە ئەناش خۆشە جاڵێ جامە ناشکوژێتەوە
یاخوا دەمە خۆش بێ یاخوا دەمە خۆش بێ چاوێش خۆش بێ مامۆستا دەمتوانجە خۆش زۆر خۆشحاڵین هیچ نییە دەوەر مەگرە وەڵا ئەومان نەماوە بە دوو گۆرانی خۆشمان بۆ بڵێن ئەم پیاوانە هەر هەمیان تەزدیق بوون بە قورئان منیش خەریکەش ناوبڕ کاک ڕێباز چۆرە لای ناوبڕێ خۆشەویستان ئەچینە لای ناوبڕێک و یەمەوە خزمەتان وەڵاهی من قەت بەرنامەم ئاوا نەکردوە بەڕاستی هەمومان خۆ هەموو کورد ئینزلاق و فەقەراتێتی بە قورئان جوانترین ناوبڕ ئەرشیفات سایبەتەکانی کافتریای کلتوری زەردەشت. رادیۆی گەڕیان رادیۆی گەڕیان چریکەیەک پڕ لە ڕەسەنایەتی چریکەیەک پڕ لە ڕەسەنایەتی
ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی کارگای دڵانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودوڵەتی. لە تایبەتمەندی نەوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی. ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی کارگای دڵانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی ئاوی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. بەڵە خۆشەویستان هاتمەوە خزمەتان خزمەتان نادم کاگرێ باز ناتبینم یانی تۆ هەر ئاواکەی تو من هیچ نابینم بە قوربانت لای تۆ تاریکە. ئێمەوە خزمەتان ڕاستەوخۆ لە خزمەتان نابین لەگەڵ هەردوو هونەرمەندی خۆشەویست کاکە تەیموری جوان و کاکە عومەری گوڵ و دڵ دەست و چاوتان خۆش بمان بورن تۆزە شوێنەکەمان تەزدیق بوو چوینە لای ناوبڕێک ئەم پیاوانە تۆز بڵێن ئیسراحەت نەبوون دەست و چاوتان خۆش. خۆشەویستان زۆر زۆر سپاسی کۆمپانیای ئاوی سلێمانی یەکەم کە هەموو با بڵێن مانگەکە سەرانسەر ئاومان بۆ دابینەکە سپاس یەکەین کە بەڕادێکی گەورەی بۆ دابین کردین چاوی خۆیان و ستافەکەیان ماژەکەن بە ناوی ڕادیۆی میلی گەڕیانەوە. بەڵێ کاعومەر زۆر لە کاتم گرتم کاک تەیمور داوای لە بوونەکەم خۆشەویستان هەزار جار دەستان ماجەکەم سپاسانەکەم ئەو هەموو کۆمنتە کە هاتووە بۆمان بە ناوی کاعومەر و کاک تەیمور و کاگۆلی دیشەوە سپاسێکی بێپایانم هەیە بۆ جەنابتان هونەرمەندی خۆشەویست کاک ڕەسوڵ ئاوارە و کاکدلێری سیدی هەردووکیان یەکی یەک دنیا دڵ و گوڵیان بۆ ناردەوە. دڵی منە کاکە دلێری و کاکە چاو ماجە سپاس بۆ یەک بە یەکی کۆمنتەکانتان بە هیوای ئەوەی ئیشەڵڵا بەرنامەیەکی جوان و خۆشمان پێشکەش کردبێ. زۆر زۆر سپاسی سنتەری ئارۆکەم ناوەندی ئارۆ کە ئەمڕۆ ئەوانی شەر بە هەمان شێوە لەگەڵمانە بەردەوام من ئیشەڵڵا لە یوتیوبە چاچیەکەن و دایە بەزەن. ئەوە بڵێم کاک مامەسەد لێری سیدی پیاوێکی بەوفایە زۆر خۆشەویستە جا ئەوماچە لێرەوە تا بەریتانیا بۆ تۆ کاک لێری خۆشەویست کاک لێرەوە کاعومەر دڵماچێکی بەوفایە خۆشەویستە. کاعومەر خۆتان دەرمەکەن برا یەکی بەسەر هاتێکم بۆ ئەڵێن و دوایی ژە بەسەراچیمان پێگاچی جاچی و پێنیە قوڕ بەسرم تۆ هەموو جانە بەسەراسی من نەگەکەیت ئەوە لەجاتی من جاوە لە هەرچی کەناڵە وتومە براخۆ ئەم لاولای شتیوان نادێت جا کاعومەر وەکوتم هاوڕێکی زۆر خۆشەویستە بەس کاعومەر یەک کێشەی هەیە جوابی تەلەفۆن نایەکەت تەلەفۆنیش غەزم ناکە ئەوەی مشکلەیە یعنی معقولە ڕقەمی جەلال گۆڵەی بۆیە چێڵە تۆ چی کورێڵم کاعومەر من هەر ئەو 152 پێ لە 2002 ئاخر معقول نییە بلوتوسم لە گوێ لە شوێن ببینم تۆی ئەوەم چی جەنابی ئەوە شوێندەیە ناوەڵا قوربان لەگەلێکی فاماجاری چۆن خۆی دەرەکات جا قاتێکی ڕەشی لەبەرە کرد دایمە با بڵێ هیوایەتی جلی ڕەش بوو منیش دایمە لە ماڵەوە چنگە ئەر مەقسە جیرفان لەگەڵ نییە ئاوە ئەو ڕیایەوە تۆزە ئاردم پێیا کرد کورە ئەوی کاکە ئاردەبارێ بۆ قاتی ئەو خۆ پێغەمبەرم ئاردە بۆ بەمنەوەیە دایمە هەتا پێی زانیم بەخوا خەریب بم پژە پێ شەش تەکلیفیان بۆ کرد تبی بابە دایکم گیری خواردەوە بە دەستمەوە ئەمنەی جل بۆ من شۆر هەر لەگەڵ هاتە دەرەوە تۆزە ئاردم پێیا کردووە ڕۆشتۆ دەی برایی وەسم خۆمە گۆڕ خۆشەویستی کاعومەر تۆ جێگەی ڕێزی خۆشەویستان زۆر زۆر سپاسانەکەم کە بینەرمان بوون
ڕاستەوخۆ ئەم شەو کاتژمێر 9 شەو ئەچێتە کەناڵەکەمان تەلەڤیزۆنی HD گەڕیان. سپاسی کاکە گۆرانەکەم عەزیەتی کێشا کاک گۆران سابیر، زۆر سپاس بۆ کاک بورهانی گوڵ و دڵ. سپاسی بانەخانەکەم بۆ پەیوەندی وەرگرتنەکەی بۆ پەیوەندیەکانی کاک ڕێباز دەست و چاو خۆش ببووین بە عەزیەت. سپاسی کاگاڵبەش و هەرچی کاک و خانەکەم لێرە دەستان خۆش بێژا خۆ ماشەڵڵا 28 کەسین فیڵم بەرنامەیەکیێ هەڵی فەوجی کاک تەیمور بەقەی دنیا سپاس دەکەم. زۆر خۆشحاڵ بووم. خاوزەلالیان سپاس بۆ جنابیشت و بەڕێوەبەرانی ڕادیۆی گەڕیان، ئینشەڵڵا هەر خۆش بن و هەر پایەدار بن. من سپاسی جەنابە دەکەم. کاکەوەلی گیان دەست و چاو ماجەکەم ئەم هەفتەیە دەک بە یەکەوە بووم. دوێنە پێم وتی وتم کارتۆنە سپاس دەیەمێ هەر یەکجاری هیچی ناوێت. کاڵمەر منی شەروەها خۆشحاڵ بووم. سپاس دەکەم لە کاتی خۆتا و لە لینیاسپێکی بەرنامەکەیان لێرە مەوجودە بوو وەلەو تۆزە وتی لە قەڵەباڕەکەیان و جادە ئیستیحامە هەڵگەشتی شکر گەیشتی لە خوای گەورە بە زیادە. زۆر سپاس دەکەم گەورە کردین. خۆشەویستان ئەم دوو مامۆستایە بە یەک گۆرانی گەڕیان ئەوەی کە زۆر داواتان کردووە وا دیسان تەمەن مەودای داشەوێت. بەو گۆرانیە هیوادارم تۆزە دوور درێژی کەنەوە چکای ویستێکی زۆری لەسەرە. من یەمە کۆتایی بەرنامەکەم هەتا یەکشەمەکەی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ دوو هونەرمەندی تر یەمەوە خزمەتان کاتێکی خۆش سەربەرز و سەرفراز بن بە هیوای ئارامی بۆ سلێمانی بۆ هەر چوار پارچەی کوردستان. دەستان خۆش بێ و زۆر سپاسدانەکەم. دوایە لە خزمەت یابم تا شەو دوایینەی لێجیە پێما بێ تۆزێک پێما بێ مامۆستا ئینەکەمان چاو بەڕوخسار عزیزم کەوێ یا فرسەد وایە لە خزمەت یابم تا شەو دوایینەی لێ گیانابم کەچی دڵنیام هەتایە گەرچی دڵنیام هەتایە شەوگاری ئاوشێت کۆتایی نایە خەوێت ئێمە یەک بگرین دیسان شەوێت ئێمە یەک بگرین یانە دیسان شەوێت
بگرێتەوە بۆ مازارە من بگرێتەوە لە تاو تەنیایی گوێنێ نیوە شەو چوم سەگێکی من بگرمە باوەش چاوانی ئەدوێن گەڵای پاییزە ئەوی جێهێشتێ ئای لە بەختیڕەش ئەوی جێهێشتێ ئای لە بەختیڕەش تەنیام و تەنیا مامەوە لەگەڵ یاقەفان هات بەلامەوە هەری ئاسمان و فریشتەی دنیا دڵی دێوانە مێزدە بەتەنیا من لە دڵی خۆم هەر دڵنیا نابم لە ژین و خەمی مامۆستا خۆم ئاشنا نابم لە ژین و خەمی خۆم ئاشنا نابم ستم سەساڵ لەلامی هەر بەتاسەتم تا مەزرۆی بۆنی یەک هەناسەتم سەد ساڵ لێم دووربی من ناگرم بەدڵ بڵبڵ عاشق بێ ناتوانێ لەگوڵ هاوڕێ جوانەکەم بە تۆ دڵخۆشمە هاوڕێ باشەکەم بە تۆ دڵخۆشم بەبێ تۆ بادەی خەفەت نەنۆشمێ هەتاکو ماوم دەبیر ناکەم غەیر و تۆ ئەی خوا من سوژدە نابم غەیری تۆ خوا بۆ کەس من سوژدە نابم شارێتەوە یەکێ خۆیەکە بە چەتری سەرم کەسێ نابینم سیمای لەو بچێ کەسێ نابینم سیمای لەو بچێ بەر لە مردنم هەنای بۆ بەرم بەفەر تابوت بوو تابوتێکی سپی ئازیزم تێیدا سەری نایەوە بێوارەیەک سەرم سپی بوو باهێم بەفێر نەتوایەوە باهێم بەفێر نەتوایەوە مەستی کردوم لە دەنگی زادی خۆشەویستیدا کاک تەیموور نمازی گەر دەتەوێت لە ڕۆژە وشک و گەرمەکانی ژیانت لە ڕادیۆی ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە.